بینەرانی خۆشەویستی بەردامەی لێکدانەوەی هەواڵ سڵاوتان لێبێت. ئازیزان بەداخەمە لەم ماوەیەدا بەردەوام هەواڵی خنکان و گیان لەدەستان و بێسەرشوونبوونی پەنابەران کە بە مەبەستی گەیشتن بە ژیانێکی ئاسوودە بۆ خۆیان و خێزانەکانیان ڕێگای پڕمەترسی لەوانە ڕێگەی ئاو دەگرنە بەردەبیستین و لە دوایین هەواڵیشدا ڕۆژی شەمە 24 ڕەزبەر بەلەمێکی هەڵگری 28 پەنابەر لە ئاوەکانی وڵاتی ئیسپانیا نوقم دەبێت. بەپێ راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ تا ئێستا 4 کەسیان ڕزگار و 7 کەس خنکا و 17 کەسیان بێسەر و شوێنن. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ میوانداری هاوڕێ کاوە ئێلیاسی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆمۆنیستی ئێران دەبین. هاوڕێکاوەوەی ڕای بە خێرهاتن و سپاس لەوەی کە داوەتی ئێمەت قبول کردووە پێمان بڵێ دوایین زانیاریەکان لەسەر ئەو ڕووداوەدا چین؟ سەرەتا سڵاو و ڕێزمە لە خزمەت ئێوە و هاوڕێیانی هاوکارتان لە تەلەڤیزیۆن و هەروەها بینەران و بیسەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە شەمەی ڕابردوودا 28 نەفەر پەناهجوو کە وڵاتی خۆیان و مەسکەنی خۆیان وێڵ کرد و بە شوێن وێلان بوون بە شوێن و مەکانێکی باشتر بۆ بەڕێوەبردننی زیندگیان متەئەسفانە بەر لەوە بگەێنە شوێنێکە لە نەزەریاندا بوو لە ئاوەکانی ئیسپانیا لە بەشێ لە ئاوەکانی ئیسپانیا دووچاری حادسە بوون. ئەم 28 نەفەر بوون کە لەم 28 نەفەرە بەپێی ئامار و ئەرقام یا ئیخباراتی سازمانی بینەلملەلی مەهاجرەت تا ئێستا 7 جەسەدیان پەیدا کردووە، 4یان نەجاتیان پەیدا کردووە لەو 28 نەفەرە و 7یان بێسەر و شوێنن متەئەسفانە. طبقی ئامارێک کە هەز لە حاڵ حازرە ئاماری تەلەفاتی پەناهەندگی یا گەڕیان بە شوێن زیندگیکی باشتر کە هشتەی هاینەوە 2021 و 2021 تەواو نەبووە تا ئێستا بە ئێمە ئەوەی ژێوە ئامارەکە 1025 نەفەر لەو ڕێگا گیانیان لەدەستاوە بەداخەوە. بەڵێ هاوڕێکاوە پێتان وایە هۆکار چییە کە ئەم کەسانە بەم شێوەیە ڕێگای پڕمەترسی و مەرگ هەڵدەبژێرن؟ بەڵێ هاوڕێ چاوان ئەکرێ هۆکارایەکی مختلفی بێ، بەڵام ئەوە ئەزانین کە بدەی پایەی ئەسڵی هۆکارەکە ناڕەزایەتیە لەو شوێنە کە ئەم ئینسانانە زیندگیەکەن. ئەغڵبیی لە وڵاتانی جەهان سێوەمیۆتێن. ئەتانێت جەنگ بێ، ئەتانێ بێکاری بێ، ئەتانێ فەقر بێ، ئەتانێ سەلبکردنی سەرەتاییترین ئازادیەکان بێ و ئەتوانێ داهاتوویەکی ناڕۆشن بێ بۆ ئەم خانەوادانە، بۆ ئەم کەسانەوە، بۆ جوانە. ئەوانەیە بەئیسڵا دەلایلی ئەسڵی نەقل مەکانکردنی ئەم ئینسانانە لە وڵاتی خۆیان وە بۆ بەگەیشتن بە زیندگیەکی عادی و نۆرماڵ حازرن گیانی خۆیان بەئیسڵا لە هیچ شتێ پارێز نەکرد و هەر ڕێگەی بگرنە بەر بۆ ئەوەی کە پێ بگەین. بەڵام بەداخەوە ڕۆژمەڕە تەڵەفات دەدەن، ڕۆژمەڕە حادسایەکی دڵخراش لە مۆردۆ ئەبیسین. بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردوودا کە سووریە دووچاری مشکلاتی جەنگێکی خانمان سوز بوو کە ئەلبەتە هەر سووریەن یا ئەفغانستان هەیە، وڵاتانی تر هەیە، بەڵام ئەگەر تواشاکەین لە سووریە قشرێکی فرە مردمانێکی فرە بدون سرە ڕێوە خۆیان کار و کاسبیان بوو، زیندگیەکی ئەگەر لە ئستانداری ئیسلام مرەفەهی باشیان نەبووە، بەڵام زیندگیەکی عادیان بوو. بەر ئەسەری جەنگێکە بەسەریان ئاداسەپا مەجبور بوون کە مەسکەن و کار و شوێنێکە بە دنیا هاتن تیاوانە هەمووی وێڵکەن، دەستی خانەوادەیان بگرن و خۆیان دەرباسکەن، ینی بەخاتری ئەو مناڵەکانیان دەرباسکەن، خۆیان دەرباسکەن لەو شەڕە وەیلانی وڵاتانی ئەوروپایی بوون. بەشێکیان گەینە ئەم وڵاتانەوە، بەڵام بەشێکیان بنا هەر بۆ حادسانە تیاچوون. لە وڵاتانی تری ئاسیایی ئەزمڵاتوانێ شامڵی هەمویان بێت تقریباً فەقرە، بێکاریە،
کە بەیسلاح هاوشیاریانی ئەم وڵاتانە یاکەتە ئینسانەکان لەم وڵاتانەوە دەسەدەن بە نەقڵی مەکانکردن. لە شوێنایەکی تری ئەتوانێت بە شێوایەکی تر بێ، مەسەڵەن ئەگەر لە ئەفغانستان وتم کە هەرچەند کە پایەی مەسەلەکە فەقر، نەبوونی ئازادی، نەبوونی ئایندەیەکی ڕۆشن، بێکاری ئەوانەسا لە هەموو وڵاتانی جەهان سوێمی و ئاسیاییە، بەڵام تقریبەن کەمێکیش تا ئەنازێ وڵات بە وڵات فەرقەکە. مەسەڵەن لە وڵاتی ئەفغانستان هەموو ئەتوانی هەموو شتەکانی تیا ببینی، نە ئازادیەک هەیە، فەقر بێدا دەکا، بێکاری بێدا دەکا، نازانم ئازادی کە باسم کرد نییە، جەنگ کە بەتەواو معنا دەتەی 20 ساڵی ئەخیرە حدەقەل حاکم بووە. ئەگەر تواشاکەی نەسڵێک لەو وڵاتە کە ئیسە ڕووەکەنە وڵاتانی ئەوروپایی فرەتریان جوانن، جوانایەکن کە بۆ دابینکردنی زیندگیەکی فرەفرە نۆرماڵ نەتەوەقعاتێکی گەورە مەجبور بووگن خۆیان بن بە ئاو ئاگرە 1000 ڕێ بگرە بەر تا خۆیان بگەینە ئەم وڵاتە ئەوروپایانە. جامە بەستمەوەیە سەرەڕێی ئەوە کە ئەتوانێت لە بڕێ لە ئەغڵب وڵاتەکان دەلایلەکە مشترک بێ، بەڵام تا نازێ وڵاتی تا بۆ وڵاتی تر فەرقەکە، مەسەڵەن بۆ دابینکردنی ئایندەیەکی باشتر، بۆ ئەوەی کە لە فەقر دەرچی، بۆ ئەوەی خۆی نەجات بێ بەدەست جەنگەوەوان. بڵێ هاوڕێکاوە ژمارەکانتان باس کرد و وڵاتەکانیشتان باس کرد کە دەتوانین بە ئێران، عێراق، سووریە، ئەفغانستان و یەمەن کە بەهۆی هەژاری لە ڕادەبەدەر و شەڕ لە وڵاتەکەیاندا ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. بەگشتی هەڵوستی وڵاتانی ئەوروپا لە بەرامبەر ئەم خەڵکەتا چییە؟ لە حقیقتدا ئەوەی کە ڕوونە، ئەوەی کە حاشا هەڵنەگرە و عەمەڵەن ئەنجامەگرێ، شتێکە کە کامڵەن تەناقوزێکە لە بینی ئەو شتێکە عەمەڵەن ئەنجامەگرێت و ئەو شتێکە بە دەم باسیەکەن یا حدەیەقە لەسەر قەراردادایەکی بینالملەلی هەیە، یا بە ئیسلاح شتایەکی نووسراوەی خۆیان لەسەر حەق و حقوقی ئینسان و مناڵانەوەوانە. ئەویشە وەسەکە لە حاڵ حازرا لە وڵاتانی ئەوروپایی بنابە جەوێک کە حاکمە کۆلەن دادەکان ئیطلاعاتەکە ئەوە بەیەمەیەژێ کە بە ئەنواع و ئەقسامی شێوە سعی ئەکەن ئاماری وەرگرتنی پەناهجوو بێرنە خوارەوە. ئەویش دەلایل لە عەسڵ و سەرەکیەکەی هەڵەگەڕێتەوە بۆ دوو مۆزوع بە نەزەری من. دانێکی ئەوەسە کە ئەم وڵاتانە خۆیان نامەوەفەق بووگن لە ئەوەی کە پەناهەندەی کە وەریەگرن بتوانن وارە سیستمیکەن، بتوانن زیندگیکی باشی بۆ دابینکەن. فقط ئەوە نەوێ مدەتێک پوڵێک بن اختیاری و ئەمنیەتی تا ئەنازێ تەئمینکەن و تو دوایی مدەتێک وێڵیکەن چەی بەسەرتێنەوە جامیعەکە. لەو بارە نامەوەفەق بووگن. ئەوە دلیلێکیە. دلیلی تریشی ڕاسیستێکە، ڕاسیزمێکە، نژاد پەرستیەکە کە لەم وڵاتانە سەری هەڵداوە لە چەند ساڵی ئەخیرا، بخصوص ئەکرێ بێژێ لە دو سێ ساڵی ئەخیراتر بە تەواو ئۆریان لە هەموو شوێنەکان خۆی نیشانەدا، بدونە ڕوودەربایسی، بدونە سڵکردن لە قوانینی ئینسانی و نازانم نوێشتە شودە یا ئەماکنی دەوڵەتی. ئەوانە دوو دلیلی عەسڵین کە دۆرە گێڕێ و ئەم دەوڵەتانە کە پەناهەندە نەیتوانیوە یا نەک پەناهەندە نەیتوانیوە بەڵکو دەوڵەتان نەیانتوانیوە ئەو شتێک کە لازمە بیکەن بۆ ئینسانهایی کە لە وڵاتەکە خۆیانە بەرەسەری جەنگ، فەقر، بێکاری، بێئاسۆیی، نەبوونی ئایندەیەکی ڕۆشنوانە نەقڵمەکانەکەن. ئەوی مەسەلەیەکی تریش هەیە، متەئەسفانە سەریێ ئینسانهایەکی ئازادی خوازە هەمیشە لەم بینە بە شێوەی لە شێوەکان فرەتر ئەم زەرەر و زیانە باری قرس بووە لە سەریان. بەخاتری ئەوە لە ئوروپا دوو نۆع ڕاسیزم ڕووی کردگە لە یەک بەرەوە یەک حمڵاکەن سریە ئینسانی ئازادی خوازیج کە بۆ باشترکردنی زیندگیان و زیندگیەکی بدونە مەترسی و خەتەر و ئەوانە نەقڵەمەکانیان کردگە، مناڵەکانیان ئاوەرگەی ئێرە یا جوانان هاتکنە سەیرە،
ئەم دوو ئەوەنەوە ڕاسیزمە کە دانێکی ڕاستیستی ئیسلامی و دانێکی ڕاستیسمی ئەم وڵاتە ئیسلامیانەیە بەرعەلەی یەکە لە تەقابڵێکان مدام لەگەڵ یەکە بە تۆری نانوێشتە یا گاهەنیش علەنەن لە شەڕ و ئەوانەدان هەمیشە ئینسان ئەو قشرەکە بۆ فقط دیدی بە زیندگیکی ئینسانی نۆرماڵە و کاری بەسەر بڕێ مەسایلۆ نییە ئەسدڵ لە مەسهب بە ئەمری شخصی ئینسانەکان نەزانێت و لە هەر کوێنێکیش زیندگی کا خۆی بەرپرس دەزانێت لەو وڵاتە زیندگیەکان نسبەت بە هەموو ئاڵوگۆڕەکانی وڵاتەکە ساییەکە دەخاڵەت گەربێ بەڵام بووەسە لەم بینە بووەسە قوربانی ئەو دوو نوع ڕاسیسمە. بەڵێ هەروەکو خۆتان ئەشارەتان پێکرد منداڵانێکی زۆر دەبنە قوربانی کۆچ و ڕێگاکانی قاچاق و ئەمە لە کەس شەراوە نییە. بۆچی ئەم وڵاتانە کە بە ئەوروپا ناسراون لە بەرامبەر ئەم کارەساتەدا بێدەنگن و تەنها دەنگی دژی پەنابەر و سیاسەتی تۆنکردنەوەی هەرچێ زیاتری سنوورەکان دروشمیانە؟ ئەم سیاسەتە دژە ئینسانیە لە چیەوە سەرچاوە دەکرێت؟ ئەم سیاسەتە لەوە سەرچاوەگرێت کە ئەم وڵاتانە وتم لە قسە قبلیەکەشما باوجودی ئەوە لەنەو ئیسلاح ئەسنادی خۆیانە لەنەو تەبلیغاتی خۆیانە باس لە دنیایەکی خۆش و بە ئیسلاح بە ئارام و نەرمونیانەکەن بۆ هەموو ئینسانێک بەڵام لە عاڵەمی واقعوانین چۆن ئەم وڵاتانە خۆیان بەشێکی گەورەی لە اقتصادیان لەسەر هەر فرۆشتنی چەک بە وڵاتانی جەهان سێوەمی ئەگەڕێ و خۆیچیانە ئەو ئاگرە بە شێوە لە شێوەکان خۆشەکەن و چەندێک ئەوەی گیفانی خۆیان اقتصادی خۆیان بۆ مهمە 1000 ئەوە ئەکرێ بێژە گیانی ئینسانەکانیان بۆ مهم نییە ئیسە منداڵ بێ بە ساڵاتچوو بێ نازانم یا لەسە باشترین ساڵەکانی تەمەنیا بێ فەرق ناکە بۆ ئەوان جا بۆنەوە عەکسڵ ئەمەڵ نیشاندان بەم جۆرە حادسانە و تراژیانەکە ڕووی ئەدا بەڵێ ئەوانەوە ڕەنگە لە مێدیای خۆیان یا لە ئیخبار و لە بەحسێکە بەرجەستێکەنەوە یا قسەی لەسەرکەن یا بە ئیسلاح بە شێوێ دڵسۆزی نیشان بن بەڵام لە عەمەڵا نەچوونە سەپای ئەگەر لە عەمەڵا بچوانە پای بە نەزەری من ئاوای پێ نەئاهات کە ئێستا نەک بە مۆرد و دوو مۆرد بەڵکو ساڵانە بە مۆردها ئەبینین کە ئەم ئینسانانە فقط جرمیان ئەوەسە کە زیندگیکی ڕەحەت و بدونە شەڕ و مەرافعیان بێت تەڵەفەون و لە کولی شاخەریکن اتحادیە ئەوروپا بخصوص بەرەو ئەوە چێکە قانونێک مشترک داڕێژێ هەمویان لەبار بە ئیسلاح یەک قسەیان بێ بۆ ئەوە بۆ بەرگیریکردن لە پەناهەندە بە شێوایەکی مختلف خلاصە بەرەنگاری بنەوە دانێکی ئەوەسە مەرزەکانیان داخەن سەختری یەکەنەوە بۆ ئەوەی کە نەتوانن بێنە نەوە مەرزەکان بە ئیسلامەوە وڵاتەکانیانەوە و بۆچیان مهم نییە ئەم ئینسانانە یا واقعاً واجب بۆ شەرایەتی پەناهەندەگین یانین ئەوەی کە بتوانن پەناهجوو بن و پرۆسەی پەناهجویان بەسەر بوون و بنە پەناهەندە لەو وڵاتانە ئەویان ئاسمان بۆ مەترح نییە وتم بەر ئەسەری ئەو دوو خاڵە یەک ڕاسیسمێکە لە وڵاتانە سەری هەڵداوە شێوان جواب دەرەوەی بن کە لە خەڵکەکەی خۆیانەوە شێوان تعادڵی ڕاگرنەوە دوو ئەو سیاسەتە کە شکستیان تیا خواردبوو نەیان توانیوە پەناهەندە بۆ شێوە کە لازمە باری بێرن و بێتە نەو سیستمەوە کە تا ئێستا غەڵەت بووە ئەوانە خلاصە ئەتانێ باعیس و مبانی بێ کە ئەوان بەجێەوە مەسەلەکە بە خاسترکەن بە شێوەیەکی تر بەرەنگاری بنەوە کە خەتەرەکە لە خۆیان دوورەوخن حتا تەرحی ئەوە هەیە مەسەڵەن ئیسە بۆ نمونە تاڵەبان لە ئەفغانستان هاتکەسە سەرکار خەڵکانێکی فرە ناڕازی نەسڵێکە لە بە ئیسلاح تاڵەبان دوور بووە لە جامیعە بۆ مەبەستەکە حکمینەوە لە جامیعە هەرچەند کە لە کەش و کێفەکان و لە فەزایەکی ترابووگە بۆ ئەوەی بەرەنگار بوونەوە بەرەنگار بنەوە وڵاتانی ئەوروپایی پێشکەوتوو لەگەڵ مۆجە لە پەناهەندەگی کاوان نەقڵی مەکانەکەن پوڵهایەکی کەلانە نێرن بۆ حکوومەتەکان نەجمڵە یا بۆ ئۆرگانی ساخونایەکی ئینسان دووست کە بیگەێنن بەدەستی ئەم ئینسانانە زیندگیان تا نازێ لەوێ لە شوێنی مەحەنەتی سکوونەتیان مەسەڵەن بێژین لە
ئەفغانستان جێبەجێ بکرێت بۆ ئەوان دەستبەداری ئەوە بن کە لەوێ بێنە دەرەوە و ڕووکەنە وڵاتانی تر ئەتر کاریان بۆ نییە باشە تۆ ئەتوانی ئەم پوڵیان پێ بدەیت بۆ مەقتای ئستفادە لێکن هەر ئەو جەنگە هەیە هەر ئەو سەرکوبە هەیە هەر ئەو سەربڕینی ئازادیە هەیە هەر ئەو مشکلە لەسەر کچانی ئەفغانستان هەیە کە تەرەشێ بڕنەوە گۆشەی ماڵ و کاری نۆماڵ بکەن کە نیوێ لە جامعەیە ئەفغانستان تەشکیل دەدەن کە نەسڵێکن ئایندە ئەفغانستانەتانن بە ئیسلاح بگۆڕن چاو لەوە ناکەن هەوڵ نادەن بۆ ئەوەیانە بۆ مەترح نییە فقط پاراستنی خۆیان دووریکردنی خۆیان و بە ئیسلاح بە شێوەیەکی دفاعی جەگەر تعڕوزینە. بڵێ هاوڕێکاوە هەر وەک لە پرسیاری پێشوو باسم کرد و خۆتان تۆزەختاندا ڕۆژ لەگەڵ ڕۆژ یاسای دژە مافی پەنابەر دەبینین کە ڕاستیزمێکی ڕوت و پەتی بە نمایشدا دەنێت لە بەرامبەر ئەم کردەوە گەلەدا دەبێت چی بکرێت؟ لە بەرابەر ئەم کردەوە گەلەدا بە نەزەری من ئێمەومانان ئینسانهایەکی ترکە لەم وڵاتانە زیندگیەکەین دەنگمان قاتی دەنگی هەزاران ئینسانێکی ترکە لەم وڵاتانە و خەڵکی ئەم وڵاتانن زیندگی ئەەکەن بکەین و هێزمان یەکگرتووترکەین بۆ مقابڵە لەگەڵ ئەو نوع ڕاسیزمە کە فەرق ناکە ڕاسیزمی ئەوروپایی بێ یا لە ڕاسیزمی هەر ملیەتێک و هەر بیرروبوچۆنێکی تر بێ کە مانعی ئاسوودە زیندگیکردنی ئینسانەکان بێ بەو بۆنەوە بە نەزەری من فرە مهمە کە لەو بوارە بە شێوەیەکی فعال هەموو ئینسانهایە کە حتا ئەگەر ڕەنگە تااقەتی سیاسەتیان نەوێ بە شێوەیە سیاست زەدەبن بەڵکو بۆ ئەمریکی ئینسانی وا ناوێ خۆیان بێ تەفاوت بزانن ئەبێ دەنگی ئینسانهایەک بن کە ڕۆژمەڕە بنا بە سەختگیری بنا بە مەرزبەستن کە دووچاری ئەو حادسانە بن کە ڕۆژی شەممە ئەو 24 ئینسانێتیا گرفتار بوو بۆ بوونە بە نەزەری من ئەکرێ لەگەڵ ڕێکخراوەها و ئەحزابی ئەمساندوستی ئەم وڵاتە ئینسانهایی کە مستەقل بە ئیسلاکارەکەن لەو بوارە قاتی بین فرەتر بیان ناسین تەبادڵ نەزەرکەین بۆ ڕێچارە و سعیکەین بەرێنگار بینەوە لەگەڵەوەنەوە سیاسەتە کە گاهەنە وترێ مستەقلە لە دەوڵەتانی ئەوروپایی بەڵام احتماڵی هەز بە شێوەی لە شێوەکانیش لەنەوە قدرەتی خودی وڵاتەکە و دەوڵەتی خودی وڵاتەکە ڕەخنەی کردوێ بەڵام بە شێوەیەکی فرەفرە ئەوان زەریف و ئاگاهانە و بە ئیسلاح پرۆفۆخۆنەل بەڕێوە بوون جا بۆ بۆنەوە ئەوە ئەتوانێت ڕێکارێ بێ و نابێ بێدەنگ بین ئەبێ ئەفشاگەری بکرێ ئەبێ لە هەر شوێنێ پێمان بکرێت لە حەدی تەوانی خۆمان دەنگیەوە ئینسانانە بی. هاوڕێکاوە ئێوە وەکو کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران و هەڵبژێدراوی کۆنفرانسی سێنزە وێ باقی هاوڕێیانمان لەو کۆمیتەیە بۆ جدی وەرگرتنی ئەم مەسەلەیە چیتان لە دەستوردایە و دەتانەوەی چۆن داکۆکی لە مافی پەنابەران بەگشتی بکەن؟ بەڵێ هاوڕێ چاوان ئێمە دیارە کۆمیتەی هەڵبژێردراوی کۆنفرانسی سێنزە تقریبا نزیک بە مانگێ لە کۆنفرانس گوزەریاگەهاینە سەرەتاکانی کاری خۆمانەوە و خەرێکین خۆمان سازمانە دەین تەقسیم کاری نێو خۆمان وردە وردە دەست پێ کردگە و بەشێکمان بە ئەنجامگەیان دیگە کۆمۆسیۆنێکیشمان هەیە لەو مۆردە و کۆمۆسیۆنێکمان هەیە کە بە ئیسلا خەریکە خۆی ڕێگەخا خەریکە تاوتوی بڕێ مەسایل دەرتێرێ خەریکە بە ئیسلا ئەگەڕێ کە هەر لە وڵاتانی مختلف کە ئاعزای تەشکیلات هەن بگەڕن چاو لێ بکەن کە بزانن کێها هەن چه ئەماکنەیە جواب دەرەوەی ئەو نیازانە سەتەکیانە سری هاوکاری دەست پێ بکەن و بچنە پێی کارهایەکی عەمەڵی بەڵام ئەتانم بێژم کارێکی ئاسان نییە بە دەلایلێکی مختلف بە دەلایلی مشکلاتێکی مختلف بەڵام تەشکیلاتی دەرەوەی حزبی کۆمۆنیستی ئێران بەپای ساڵیانی ساڵ کە تاریخچەیەکی هەیە لەو دەرەوەی وڵاتکارەکە کۆڵی نەداگە و سعی کردگە لەو چوارچێوە کە لازمە تا ئەو شوێنەکە ئەتوانێت کاری بۆ بکە مطمئنم ڕفێقەکانی ئێمە کە لەو کۆمسیۆنە سازماندراون بۆ ئەمرە مشەخەسە حتمەنە لە داهاتوودا تەکێ NGOها و وەرگانی ساخونا و شوێنەهایەکە کە لەو بوارە و کارەکەن یا ئەتانن لەو بوارە و کارهایەکەن تەماسێگەگرن و ئەڕ نەپای بەڵام ئەوەی کە بە خۆمان هەڵەگەڕێتەوە مستەقل بە خۆمان ئەوەسە کە ئینسانهایەکە تەکمانە تەماس دەگرن
و کۆمەکێکیان لازمە ئێمە سعیمان کردگە لە هیچ شتێ درێغ نەکەین بەرەو کۆمەکیان بچین و تا ئۆجێ ئەتوانین لە چوارچێوەی لەو چوارچێوە کە لازمە و تەوانمان هەیە کۆمەک بنین اختیاریان درێغ ناکەین فرەتری یەکەینەوە بەڵام کۆسپایەکی شەیە متاسفانە. ڕێگە چارە چییە هاوڕێکاوە تاکێ دەبێت خەڵکی هەژار و بێبەش بە دوای ژیانێکی ئاسوودەدا ئاوا قوربانی بدەن؟ هاوڕێ چاوان قسەیەک هەیە یا جملەیەک هەیە ئەو جملە ئینسانە ئینسان دۆستەکان و ئینسانایی کە منتەقیدی ئەم شێوە لە حکومڕانی دنیان ئەیکەن ئەوی جەوەیە ئینسان لە هەر شوێنێکی ئەم دنیا پێخۆش بێ ئەبێ ئازاد بێ زیندەییکە و واقعانی جەوە عسڵ مەطلبە ئەوە شتێکە کە ئەبێ وجودی بەڵام فعلەن لە حاڵەتی ئاوات و ئارەزووە و هەمومان بۆی هۆڵەدەین کە ئومێدەوارین لە داهاتوویەکی نزیکە یا بۆ نەسڵایەکی داهاتووەوە جێبەجێ بێ. ئەم سوالێکی فرەفرە حساسە وتم لە حاڵەتی ئاوات و ئارەزوەکانایە سەختە ئەشکاری بۆ بکرێوانە لە دنیای واقعا بەم سیستمە جێبەجێ ناوێ. سوالەکە لە دوو ڕوان ینی هەم مهمە هەم حساسە. حساس لەو ڕوانگۆ ئەگەر ئیسا شتێک بێژین احتماڵی هەیە ئازیزانێک کە تەسمیمیان بە سەفەر گرتوێ بۆ خاسترکردنی ژیانیان بدونە ئەوەی کە فکریان لە هەموو جەمبەکانی کرد بێتەوە ڕەنگە ئەم قسانیانە فقط لە چوارچێوێ دانن کە ئێمە شرایەتی ئەوان لەو وەعزیەتە دەرک ناکەین. ئەوە حساسیەکەیە. مهمیەکەشی ئەوەسە کە ملیۆنها زندگی ئینسان ڕقم لێ ئەدا ئەم ڕێگەی مهاجرەت بەشێکی بەخاز بەشێکی فرێکی متاسفانەتە زندگی تەڵەفەیە. بەڵام ئەوەی کە مهمە بە نەزەری من وڵاتانی جەهان سێومی وڵاتانێکە ئەوە بەدەست جەنگ هەڵتێن بەدەست نەبوونی ئازادی هەڵتێن بەدەست بێکاری بەدەست فەقر خۆب ئەگەر سوعالی دانیشین سوعالی لە خۆمان بکەین ئەوی ژەوەسە کە فکری لێکەینەوە بەپەی لەو ڕۆژۆلا کە ئینسان وجودی بووە یعنی ئینسان بە وجود هاتووە تا بە ئیمڕۆ مهاجرەت بووگە ئیسە تەڵەفاتی کەم تا زیاو بووگە دەورانێک بە خاتری شتایەکی نەقڵەمەکان کریا بە خاتری ئاو هەوا و تەبیعەت و بژیوی زیندگی لە لەحاظی سەرەتایی ترینەکانەوە بەڵام ئیمڕۆ گەیگەسا مەسەڵەن مەسایلێکی تر وەکو جەنگ و ئازادی و بێنانی و سەرکوب بووانە. خۆب ئەگەر بەجێوە ئەنرژی دانین بۆ ئەوەی کە ئەم ڕێە پڕمەخاترە بخەینە بەر خۆمان و خانەوادەمان و عەزیزانمان بین فکر لەوەی کەینەوە واقعان ڕێهایە تر هەیە کە بە نەزەری من هەیە ئەو ڕێیانەیە دەتوانێت ئەو ڕێگە توانێت ڕێگەی بێکە ئەو ئینسانانە لە وڵاتانە لە وڵاتی خۆیان کە نەقڵی مەکانەکەن بەدەست بڕە سری مەسایلەوە معتەرزن ئەو سری مەسایلە کە معتەرزن بەدەستیەوە ئەگەر بێن فرموڵەیەکەن حتممەە جوابێکی هەیە جوابێکی هەیە ڕاحلهایەکی چێە. خوب ئەگەر بە ئیسلاح هەموو هێز و نیروی خۆیانەوەی کە پیانەکرێ هەر کەسێ لە بەش بە حاڵی خۆی و لە چوارچێوەی خانەوادەی خۆی یا تاکە کەسی خۆیان بۆ ئەوەی کە ڕاحلەکە چییە چۆن باش ئەگەر ئیشتەوە قەت نەبێ بەڵکو یەکسەر ئاماکەی تێتە خوارەوە ئەوی جەوەسە ئینسان هایی کە بەدەست سیستمێکە و کە تیا زیندگیەکەن لە وڵاتەکەی خۆیانەوە بە تەنگ هاتکەن لەباری نەداری فەقر بێ ئاسۆیی نەبوونی ئازادی ئەگەر ئەنرژیان ڕێخن فکریان یەکخەن و بەرەو ئەوەی بچن هۆڵ بدەن بۆ تەغیر احتماڵیە تەغیرەکە لە عەرزی مانگ و دوو مانگ و ساڵ و دوو ساڵ نەبێ بەڵام بۆ ئایندەگانیان بۆ مناڵەکانی و نەوەکانیان من مطمئنم باس بە ئیسلا مەحسوڵێکی باشیە بێ داهاتوێکی باشیە بێ خۆ بناکرێ ئێمە هەفتاکەتێ هەرمیان چۆڵکەین هەر دەسەڵات خراپتر و خراپترەوێ خاستر و خاستر نابێ بنابەوەی خۆی سەردەمدارە بێ جای بۆ منزورە و بە نەزەری من ئەتر لەم دەورە بە نەزەری من ئینسان ئەبێ ئێمۆمانان بەوە بگەین کە بەجێ ئەوە تەسلیمی شەرایەت بین و
شوێنێک کە بە لێ بە دنیا هاتکین فەرهەنگێک کە تیا پەروەردە بووین بە هەموو خراویەکانیەوە و خاصیەکانیەوە منتەقەی کە تیا بە باشی بە جوانی ئەیناسین ئەتوانین ئەگەر وازیە نۆرمال بێ بە ئاسانی نانی خۆمان گڵێمی خۆمان لە ئاو دەربێرین دەی بۆ ئەبێ ئەوە وێڵکەین و ئەو ڕێ هەموو پڕمەخاترە بینە بەر خۆمان و ئەگەر گیانێکی سالم دەربووینتینە وڵاتێکی ئەوروپایی لەو وڵاتی ئەوروپایە تازە مەرحەلەیەکی تر لە سەختیەکانمان دەست پێکاتەوە خانەوادە تێ لێرە مناڵەکەی کە وەختی دەرس خوێندنە ناتانێ بڕێ دارای ئەو حقوق و مەزایان ناوێ وەیلانەوێ خانەوادەکان لە یەک ئەپاشیێن ئەم ئینسانانە کە خۆیان لە سن و ساڵێکدان تاواردی سیستمەوێت سیستم ئەوە نەتر دەورانی ئەو دەورانە یادگیریە و لەزەت بردنە لە زیندگیان بە پایان گەیگە منزور ئەوەسە باشترە هەر ئەو وەختە ئەو ئەنرژیە کە بەر ئەو ڕێگەی دانینەوە بگەینە وڵاتی تر و فێری فەرهەنگەکەی بین و زوانەکەی بین و سیستمەکەی بین و خۆمان باربێرین هەل لەوێ داینین من بە نظری من جواب دەرەوەوێت تا نازێ بەو بۆنەوە باشتر ئەوەیە ئینسانها ئێمەمانان و هەموو ئینسانە زەحمەتکێشەکانی تر ئەو ڕێ بگرنە بەر. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێکاوی ئەلیاسی ئەندامی کۆمیتە دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیست ئێران کە لەم بەرنامەدا کە تایبەت بوو بە هەواڵی گیان لەدەستانی کۆمەڵێکی زۆر پەنابەران کە لە ئاوەکانی ئیسپانیاندیا گیانیان لەدەستا و هەروەها بەگشتی کێشەی پەنابەران کە لەگەڵمان بوویت. ممنون هاوڕێ چاوان دەست ێوەش خۆش پێ و ڕۆژێکی خۆش.